جبو هلبجارتنین 23 شباط لألمانیا 29 پارتیان مولد بوان هاتیدان کو بجداری دوان هلبجارتنان دا بکن. یک جوان پارتیا ناوکی گلک سرنچراکش هیا ولت او کو هون و از وکه هفته گشتیم پیبری الکتریکی یانجی کهربی. اف پارتیا لسال 2017 لسر تاسری اروپا وکه پارتیا که پان اروپی هاتیه دامد زاندن. ولت بشوی یانجی شاخوی آلمانیا سپیتسن کاندیداوا یانجی بربجیر آوانیا جماره یک و اگر دنگین پیتوی آنین وکه کو او ترادیسیونا سیاسی دی بیجیتن دکاره ببیت سروک وزیر یانجی پسته که سیادی واره بگیریتن. خانمه که گنجا جدایک بویا سال 1991 جه بابه که کرد خلق خراسانه و جدایک که آلمان مرال کوهستینیان او خانما گنج یا کو سپیتسن کاندیدا اوی پارتیه ام لنیوا باجار کلن دبینن و گوتو بیجل گلده کن مقال فیلی بندنگ گلک سپاس بوده ماوه ام برودانه که گلک تایبت دست ببکن ده کنفرانس منشن یا اولا کاریه جگیر سروک امریکا دیجی وینس پشنیار کرد که آلمانیا و اروپا دلسوز بن برانبری درن خو هر وها گوتی او دیوار آگیری یکو آلمانیا درست کریه لهم بری پارتین وکه AfD پیوستنی نهبیدن بدوی همی لایک لگل AfD کار بکن هلوستا و ولت دعوه پرسیدا چاوه من ئەمە زۆر بەڕەخنەوە دەبینم. ئەمە یەکێکە لە گەورەترین مەترسیەکانمان لە ئێستادا. نەک تەنیا دیواری ئاگرین لە ئەڵمانیا ڕووخاوە، بەڵکو لە ئەمریکا دەبینین، لە ڕووسیا، لە دەرەوەی ئەوروپا دەبینین، پێکاتە و پرۆسەکانمان بەم شێوەیە. پرسیارمان لێ دەکرێت و لە ڕاستیدا چیتر لەلایەن CDU FDP لە ئەڵمانیا پابند نابن و بەجددی وەرناگیرێن. ئێمە پێویستمان بە دیواری ئاگرین هەیە کە زۆر گرنگە، چونکە AfD هیچ بەهایەکی دیموکراسی نییە و هیچ بەرژەوەندێکی نییە لە جێبەجێکردنی بەها دیموکراسیەکان لێرە لە ئەڵمانیا. مرال درباره اوی چنده که هزن راسراو لألمانیا زیادتر پشتیوانی بو بهیده کرن دبیت وک نمسا هر چنده هیابت کیکل سرکفتی نبوده بگینان حکومت دا لسوید لفنلند لجهندین اوروپا واسا لوی دریل دف جیران آلمانیا لهولندا دو خماوی چنده رادیکه که دبید پشتی 23 شباط ایدی مرال زوزان زنار آسیا محمد بشک نبن جه آلمانیا ab 23. Februar Maral Susan Sinnar Asia Mohammed nicht mehr zu Deutschland gehen من ئەڵمانیم و ئێرانیم یاخود باشترە بڵێم باوکم کوردە من دوو ڕەگەزنامەم هەیە بێگومان کاتێکی خراپە بۆ من کە دەبینم ڕاوێژکاری ئەڵمانیا لە پارتی کریستیان دیموکراتەکان هەمان چیرۆک دەگێڕێتەوە کە لە ڕاستیدا هەمیشە پارتی ئەڵتەرناتیڤ بۆ ئەڵمانیا دەیگێڕێتەوە چۆن دەکرێت ئێمە لە وڵاتێکدا وڵاتێکی هەمەجۆر وڵاتێکی ڕەنگا و ڕەنگ کە خەڵکی جیاوازی تێدایە کاندیدێکی ڕاوێژکاری پارتی دیموکراتی کریستیان متمانەمان پێ بکات و بڵین ئەو کەسانی دوو ڕەگەزنامەیان هەیە یان پێشینەی کۆچەریان هەیە لە ڕاستیدا کەسانی پلەدون یان نرخەن کەمترە لە کەسانی ئەڵمانی ئەمە زۆر نیگەرانم دەکات و پێم وایە زۆر گرنگە باسی ئەوە بکەین کە چۆن ئێمە وەکو کۆمەلگا سوود لە هەمە چەشنی وەردەگرین ئێمە دڵخۆشین بەوەی کە خەڵکی هەموو وڵاتان لێرە لە ئەڵمانیا لە ماڵەوەن لێرە ماڵیان دۆزیوەتەوە پێکەوە وڵاتەکەمان بەرەو پێش بردووە باوکم 30 ساڵ لێرە لە ئەڵمانیا کاری کردو و بێگومان لێرە بەهای هەیە من نامەوێت هیچ کەسێک لێرە لە ئەڵمانیا ئەم مافەی لێ بێ بەش بکرێت meinst du dass in Deutschland ببوچونا تا سیاست گنجاندن و سیاست کجبری لألمانیا سرنک هفتیه و سداموی چیه جبر اف هر دو جهف جدانه گنجاندن بوان کساین لویره و سیاست کجبری بوان کساین دخوازن بین ئەڵمانیا پرگزگریک لکیوه یا درست نینه گو کسین وکه فرهاد نوریه جا افغانستان و ماف مانه اقامه لألمانیا هبو کار دکر و دیداویه دا بطرنبیل داناف خلکی و 28 کس بریندار کرن fährt und dann 28 Menschen verletzt. Das ist auf jeden Fall schlimm, was jetzt gerade wieder in München passiert ist. بەدڵنیاییەوە ئەوەی دووبارە لە میونشن ڕوویدا خراپ بوو لە دەستانی هەر ژیانێکی مرۆڤ لەژێر ئەم هێرشانەدا خراپترین شتە کە
کە ڕوبەڕوومان دەبێتەوە. دەبێت سەیری ئەو هۆکارانە بکەین کە لە پشتێوەیەتی. ئایا شارەوانیەکان بە درێژایی ئەو ماوەیە پارەیان کەم بووە؟ ئەو دەسەڵاتانەی کە هیچ ڕێگەیەکیان نییە بۆ کارکردن یان لە ڕاستیدا پرۆسەکە و چۆنێتی مامەڵەکردنمانە لەگەڵ ئەو کەسانەی کە دێنە ئێرە. ئەو کەسانێک کە ئەزمموی پەنابەریان هەیە دەتوانن کەسێک هەبێت پەنایان بۆ ببن یان لە شوێنێک فڕێ دەدرێن بەبێ دەرفەتی کارکردن بەبێ تێکەڵاو بوون بەبێ گەیشتن هەرچەندە هیوای ژیانێکی باشتریان هەبووە. هەمومان دەزانی خەڵک بۆیە دێنە ئێرە چونکە پێیان وایە ئێرە جوانترە هیچ کەسێک بە ئارەزی خۆی ماڵەکەی بەجێ ناهێڵێت. خەڵک دێن بۆ ئێرە بەو هیوایە ژیانێکی باشتر دەست پێ بکەن. ئەگەر دەرفەت نەدەین و ڕێگریان لێ بکەین ئەوە کێشە دروست دەبێت. پێم وایە نەبوونی هیوا لێرەدا ڕۆڵێکی سەرەکی دەگێڕێت. دەبێت زیاتر بیر لەوە بکەینەوە چۆن دەسەڵاتەکانمان و شارەوانیەکانمان ئامادە بکەین چۆن وەک شار هەڵسوکەوت بکەین بۆ پێشوازیکردن لەو کەسانەی دێنە ئێرە. دەزانین پێویستمان بە کۆچبەرە وڵاتەکەمان بە کۆچبەران گەشە دەکات. وەک کۆمەڵی خاوەنکارانیش دەڵێت پێویستمان بە 400,000 کرێکاری شارەزای نوێ هەیە. ئەمە فاکتەرێکە نابێت لە بیری بکەین کاتێک سەیری ئابووری دەکەین. هەندێک دۆتان سەرێکی دەربارەی پارتیەوە ڤۆلت ناوێکی باڵکێشە تەنانەت گەلێکی باڵکێشە. ڤۆلت کار بۆ چ دەکات؟ ئێمە پارتێکی ئەوروپین و تاکە پارتین کە بەرنامەیەکی ئەوروپایی هەیە لە زیاتر لە 30 وڵاتی ئەوروپا نیشتەجێین و زیاتر لە 30,000 ئەنداممان لە سەرانسەری ئەوروپا هەیە. ئێمە بەشی ئەڵمانیایی پارتەکەین. ڤۆلت دۆیچلاند هەوڵ دەدەین ئەوروپا بەهێزتر بکەین چونکە پێمان وایە ئێستا زۆر ئاڵنگاری هەیە کە دەتوانین چارەسەری بکەین نەک تەنیا لە ڕووی نەتەوەییەوە وەک فریدریش مێرز یان FDP دەیانەوێت. دەبێت بە شێوەیەکی ئەوروپایی بیر لە چارەسەرەکان بکەینەوە. بۆ نمونە قەیرانی کەشوهەوا. ئێمە وەک ئەڵمانیا ناتوانین بەتەنیا چارەسەری بکەین. دەبێت لەگەڵ هەموو وڵاتانی ئەوروپا کار بکەین. هەروەها بابەتی دیجیتالیزیشن، ژێرخان، کۆچبەری ناتوانین بڵین تەنها ئەو وڵاتانە بەرپرسیارن کە خەڵکەکەیان کۆچ دەکەن. پێویستمان بە سیستەمێکی دادپەروەرانەیە. هەروەها ئێمە نوێنەری نەوەی نوێین. تێکڕای تەمەنمان زۆر کەمترە لە پارتەکانی تر. تێکڕای تەمەنی ئەندامانمان 35 ساڵە. ئەمە جیاوازێکی گەورەیە لەگەڵ CDU یان SPD. ئێمە بەڕوونی دەنگی نەوەی گەنجین. لە هەڵبژاردنەکانی ئەوروپا 9% دەنگی کەسانی خوارسی ساڵمان بەدەستهێنا. ئەرکی ئێمەیە ئێستا نوێنەراتی گەنجام بکەین لە بوندستاگ. بۆیە هەڵمەت دەکەین بۆ دیجیتالیزیشنی باشتر و ژێرخانی باشتر. چونکە بەبێ ئەوە ناتوانین بەردەوام بین. هەروەها گرنگە خەڵکی ئەڵمانیا بتوانن ژیانێکی سەربەرزانە بژین. نابێت کەس لە ژێر هێڵی هەژاری بژی. لە بەرنامەی هەڵبژاردنەکانماندا دەمانەوێت باجی خۆراکە سەرەتایەکان بکەینە 0%. بەڵێ باجی 0 لەسەر خۆراکە سەرەتایەکان وەک نان و میوە و سەوزەڵ. تەنانەت 0% زۆربەی پارتیان دەن دەبێژن تاکو 7%. ڤۆلت دەخوازیتن بۆ 0% کەم بۆ 0% پێمان وایە هەر شتێکی تر سیاسەتێکی ڕەمزیە. چۆن هەست دەکەیت کاتێک کەمکردنەوەکە زۆر کەمە کاتێک باسی خۆراکە سەرەتایەکان دەکەیت. دەمانەوێت دڵنیا بین هەموو کەس توانێت کڕینی هەیە. Di siyaseta aborî de helwestên we derbareyê siyaseta enerjiyê, baca duemoksîda karbonî yan baca gazî lê çawa ye? CO2-Steuer, Dieselsteuer etc. Wir möchten gerne die klimaschädlichen Subventionen streichen. دەمانەوێت یارمەتیە دارایە زیان بەخشەکان بۆ کەشوهەوا هەڵبۆشێنینەوە. دەزانین کەشوهەوا ئاڵنگارێکی گەورەیە و کاتی ئەوە نەماوە خۆمان بەشتی ترەوە سەرقاڵ بکەین. پارساڵ ئامانجی 1.5 پلەمان لە دەستدا. ئەمە کاریگەری گەورەی دەبێت لە داهاتوودا. بەتایبەتی لەسەر گەنجان کە هەموو داهاتویان لە بەردەمدایە. دەبێت بیرلەوە بکەینەوە چۆن گازە زیان بەخشەکان کەم بکەینەوە و ئەو دارایی کەوەکو یارمەتی بەکارمان هێنەوە بۆ نمونە لە ئیمتیازی ئۆتۆمبیلی کۆمپانیەکان یان یارمەتی نەوت ئاڕاستەکەی بگۆڕین. دەتوانین بخینە خزمەتی پەرەپێدانی ژێرخانی شەمەندەفەری باشتر بۆ ئەوەی خەڵک حەز بکەن بە شەمەندەفەر بڕۆن نەک فڕۆکە چونکە هەرزانتر و بەردەوامترە. زۆر ڕێگەی جیاوازەیە کە دەکرێت بیگرینە بەر و دەبێت ئێستا دەست پێ بکەین چونکە چیتر ناتوانین وەک ئێستا بەردەوام بین. Eine andere Sache, wo es ja dann auch hier in Deutschland und Europa
مرة تشتكي ديكو لألمانيا وأوروبا جالك قطبيش لسرده هتاكرن شارن لجيهان هين لأوكراينا لغزة بيشتكي آرام بويا بهيفينك وآرام ببيتنو بارمتا بهنا آزاد كرن و أورا كفتن حتى داوية بردوان بيتن لراوشا نو يا سوريا جيهان بارتيا و فولت لسر أوست هيجا جيهانيا مازن هلوست ويد چیه؟ هون چه درباره وی چند هزار دکن کدبید امریکا و روسیا را کفتنه که انجام بدن بیگ و اروپا و آلمانیا دناف دا بجدار Weltbühne. Was meint ihr denn, Volt und Ihrer Partei, dass vielleicht bald Friedensgespräche zwischen USA und Russland vielleicht ohne Europa und Deutschland dann geführt werden? In der Ukraine findet gerade ein لإستادا لأوكراينا شر روسيا لسر أوروبا برا دەچێت بۆیە بەدڵنیاییەوە پشتگیری ئۆکراینا دەکەین چونکە ئۆکراینا ئێستا بەرگری لە ئەوروپا و بەها ئەوروپیەکانمان دەکات بۆیە زۆر ڕوونە کە دەبێت لەم قۆناغەدا پشتگیری ئۆکراینا بکەین هەمیشە کوشندەیە کاتێک خەڵک لەم پرۆسەیەدا دەمرن بۆیە بێگومان لایەنگری دانوستانین کاتێک دەرفەتی دانوستان هەیە بێگومان ئوکراینیەکان دەبێت هەمیشە لە پێشەوە بن ئەوەی لە کۆتاییدا پێویستمان پێێت و دەیانەوێت بەرەو کوێ بڕۆن کاتێک سەیری سنوورەکانی ئەوروپا دەکەین دەبێت بە سروشتی بیری لێ بکەینەوە خەڵکێکی زۆر لە غەزە مردوون هاوکاتی وادارین بارمتەکان ئازاد بکرێت ئەمانە ناکوکی گەلێکن کە زۆر قۆڵن و دەگەڕێنەوە بۆ دواوە بەلای منەوە گرنگە کە بتوانین لەم بوارەدا پشت بە دادوەری نێودەوڵەتی ببەستین چونکە ئەگەر چیتر دادوەری نێودەوڵەتیمان نەبێت کە پشتی پێ ببەستی ئەوە لە کۆتاییدا شتێکی زۆرمان نامێنێت. بله مرال وەک یەک ji partiyên nû tu bixwe kandîda serekiya partî babeta Kurd e ji Îranê û dayîka te Alman e we siyaseteke taybet bi Kurdan heye ئێمە سیاسەتێکی تایبەتمان بۆ کورد نییە بەڵام بێگومان بۆ ئێمە گرنگە کە سیستەمە دیکتاتۆر و تاکڕەوەکان لە ڕووی تیۆریەوە ڕوبەرێکی زۆر کەمتر لە کۆمەلگاکەمان داگیر بکەن دەبێت بتوانین بە جێگیری دژی دیکتاتۆرەکان بوەستینەوە لە سەروی هەمویانەوە دژی چەوساندنەوەی سیستەماتیکی کەمینەکان وە کورد کە نوێنەرایەتی بەرەیەکی جێگیر دەکەن لە دژی دەوڵەتی ئیسلامی بۆیە گرنگە بۆ ئێمە سەیری هەموو لایەک بکەین دوو کەس و کارن بابê xwe dinyasî Kurdên li Îranê yan ji bi durustî babê te xelkê kîve ye ئێمە خەڵکی شوێنێکی نزیکە لە مەشهەد بێگومان لەوێ خێزانەکەم دەناسم بەڵام چیتر ڕێگەم پێ